بەڕێز قاسم غەڕاوی شارەزای سیاسی لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت بۆی گفتوگۆی ئەم پرسەی لەگەڵ بکەین کۆنتترۆلکردنی چەک لە عێراق. بەڕێز قاسم غەڕاوی ئەم کاتت باش، سوپاس بۆی کە ئامادەی. بۆچی حکوومەتی عێراقی ناتوانێت چەکی دەستی هاوڵاتیان کۆنتترۆل بکات؟ سەڵاوم بۆ ئێوە و بۆ بینەرە بەڕێزەکەتان و بۆ بەڕێوەبەراتی کەناڵە بەڕێزەکەتان. ئێمە دەزانین کە چەکی بێمۆڵەت و لە دەزەرچوونی دۆخی ئەمنی بەهۆی شەڕی ئەمریکا و هەروەها ئەو هەموو چەکەی کە لەگەڵ ئەو سەربازانە هاتووەتە ناو عێراق و حکوومەت لە سەردەمی حکوومەتی عێراق حکوومەتەکانی پێشووی عێراق چەکێکی زۆر بڵاو بووەوە بە تایبەت لە ناو میلیشیای حیزبەکان و تاوانە ڕێکخراوەکان و هەروەها لە نێوان هۆزە جیاوازەکاندا. ئەمە مواقعە زۆربەی بڕیارەکان کە لەلایەن حکوومەتە یەک لە دوایەکەکان دەرکراون نەگەیشتونەتە هیچ ئەنجامێک و دەیانتوانیوە بتوان هەروە نەشیان توانیوە ئەو چەکە لە دەستی دەوڵەتدا کۆ بکەنەوە و ئەم چەکە هەڕەشە لە ئاشتەوایی کۆمەڵاتی دەکات و ئاشتەوایی نیشتمانی دەکات و بەهۆی بڵاوبوونەوەی ئەو جۆرە چەکانە باڵە سەربازیەکانی حزبە سیاسیەکان و مافیای مادە هۆشبەرەکان و ململانەی هۆزەکان ئەمانە هەموویان بوونەتە هەڕەشەیەکی مەترسیدار بۆ سەر کۆمەڵگەی عێراقی و لێرە هەر چەند هەندێک یاسای یەکلاکەرەوە هەنە و دەتوان لە ڕێگەیانەوە باش کۆنتترۆلی بکەم. بەڵام گروپە چەکداران لە یاسا دەرچووەکان چ کاریگەرێکیان بەسەر ئەم دۆخەی ئێستای عێراقەوە هەیە کە جۆرێک لە توندوتیژی زیاتر بڵاو بۆتەوە تێکچوونی ئاسایشی کۆمەڵایەتی وەکۆی خۆت ئاماژت پێکرد، ئەوان چ کاریگەرێکیان دروست کردووە بەسەر ئەو دۆخەوە؟ بەڵێ لە واقعدا میلیشیا حزبیەکان چالاک بووینە. ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە هەندێک گروپی تیرۆریستی و تاوانکاریش لە وڵاتدا بڵاو ببنەوە کە ڕێز لە دامەزراوایی و یاساکان ناگرن و کاری کوشتن و بڕین ئەنجام دەدەن. ئەمە شوای لێ هاتووە کە هاوڵات لە ژیانی خۆی دڵنیا نەبێت بەهۆی چالاکی ئەو گروپانە کە لە ناو چەندین پارێزگەکانی عێراقدا بڵاو بوونەتەوە بە تایبەت پارێزگەکانی باشووری وڵات. هەروەها ئەو گروپە میلیشیانەی کە هەمومان دەزانین کە ڕێز لە سیستەمی سیاسی وڵات ناگرن. لە ماوەکانی ڕابردووشدا ئێمە بینیمان کە ململانەی سیاسی و حزبی پشت بەو گروپە چەکدارانە دەبەستن بۆ سەپاندنی ئەمری واقع و هەژمونی خۆیان. بوونی چەکی بێمۆڵەت بووەتە هۆی نەئارامی لە دڵی هاوڵاتیان و نە لە ژیانی خۆی نە لە ژیانی خانەوەدەکەی دڵنیایە. حکوومەتی عێراقی توانای یاخود دەسەڵاتی بەسەر گروپە چەکداران لە یاسا دەرچووەکاندا ناشکێت یاخود ڕێگری لێ دەکرێت؟ بەڵێ هەموو بڕیارەکان و دوایی نیشیان کە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرکرا و پەیوەندی بە وەزارەتی ناوخۆی عێراقەوە هابوو بۆ کۆکردنەوەی چەکەکان و بۆ هەر پارچە چەکێکیش بە گوژبەیەکی پارە دیاری کراوە. بەڵام ئەمەش نەتواند ئەم هەنگاوەش بەس نییە بۆ زاڵبوون بەسەر ئەو دیاردەیەدا. هەر چەندین کۆگاشت دیاری کراوە لە دیاریکراون لە پارێزگا جیاوازەکان و لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە پێشتریش ئەوەمان بینی کە ڕووماڵی ئەو بابەتەیان کردووە
ئەو پێویستە لێرە هەندێک ڕێککاری تایبەت هەبن بۆ پارێزگاریکردن لە ئاسایشی دەستە حکومیەکان و بەهێزکردنی وەزارەتەکان و پۆلیس و دەسەڵاتی زیاتر بە هێزە ئەمنیەکان بدرێتن بۆ ئەوەی بتوانن بەرامبەر ئەو گروپە چەکدارانە بەهێزتر بن تاوەکو بتوانن کۆنتترۆلی ئەو چەکەکانیان بکەن. دەتوانین بڵێن ئێستا ئاسایشی حکومی، ئاسایشی نیشتیمانی، ئاسایشی کۆمەڵایەتی لەبەردەم مەترسیدایە لە عێراق؟ ئێستا لەوانەیە تۆزێک لە پێشتر باشتر بیتن ئەن لەم قۆناغا چونکە دیارە حکوومەت زۆر جددیە لەو بابەتە بەڵام ئێمە ئەوەش ڕەت نکۆلیش لەوە ناکەین کە کۆنتترۆلکردنی ئەو چەکانە زۆر ئەستەمە چونکە ئەو چەکانە لە دەست کەسانی تاوانکان کە ئەو کەسانن کە ماماڵە بە مادەی هۆشبەرەوە دەکەن لە دەست هۆزەکانن و ئاواش ناشاردرێتەوە کە لە حکوومەتە سەردەمی حکوومەتە یەک لە دوایەکەکانی پێشوش ئەو دیاردەیە ڕەگ و ڕیشەیدا کوتیوەتە ناو کۆمەڵگەی عێراقی و زۆر ئەستەمە و دادپەروەری کۆمەڵایەتیش پێویست بەوە دەکات کە حکوومەت هەنگاوی جددی بەو ئاراستەیە بندرێت و پێویستە چالاکیە کۆمەڵایەتیەکان تونتر بکرێ بەهێزتر بکرێن و پەیوەندی بە هۆزەکانەوە بکرێت و هەڵمەتی هۆشیاریش زیاتر بڵاو بکرێنەوە و بە شێوەیەکی بەهێزتر یاساکان جێبەجێ بکرێن و خەڵکەکەش لەوە تێبگات بە تایبەت ئەوانەی ئەو چەکانیان بەدەستەوە بەڵام بەداخەوە و لە ئێستادا کە دەبینین کێشەی زۆر لە نێوان هۆزەکاندا هەیە و هەروە چەکێکی زۆریش بەدەست گروپە چەکدارەکاندا هەیە و ئەو چەکانەش زۆر بە چالاکانە بەکاردەهێنرێن لە ناو وڵاتدا. بەڕێز قاسم غەراوی شارەزای سیاسی لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی، سوپاس بۆ بەشداریت.